خێرەکان بچووکترین نمونەت بدەمێ ئەم ڕووبارە شیرینەکە لە پشتی منەوەیە دایکە هاجرە لە مەکە خۆی و کوڕەکەی تەینان کاتێک کە تین دێ بۆ کوڕەکەی لە تینیا و خۆشی تونیەتی هەمومان ئەگەر خوای گەورە بە قسمەتمانی کردێ حەج یا عومرەمان ئەنجام داوە کاتێک کە ئەچتە کێوی سەفا و ئەگەڕێیتەوە بۆ مەڕوە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئین الصەفا والمەروة من شعائر الله. طبعا هاجرە خاتون کاتێکە بە دڵێکی پڕ ئومێدەوە ڕای ئەکرد بەرەو سەفا سەیرێ کرد بۆی تۆزی ئاوی دەستکەوێت ئەگەر ڕایەوە بۆ مەڕوە بۆی تۆزی ئاوی دەستکەوێت. سبحان الله لە ناکاوێکا خوای پەروەردگار جەرگەی خێر ئەکاتەوە و لە ژێر پای ئیسماعیل عەلەیهی السەڵاتو وەسەلام ئاوی زەمزەم هەڵئەقوڵێ هەتا ڕۆژی قیامەت. یعنی ئەو ئافرەتە داماوەی کە وەها بەدوای دەبەیەکی ئاوی 1 لیتریەوە